هاوکاری بۆ غەزە بنێردرێت خێرتریان بۆ ڕۆژاوە. بۆ ڕۆغەزە ئەڤ کاتەدا تەسەوری مدگات بەرکی بکەوێ ئیطارێکی نەباشی دەژی. یعنی کاتی گۆ نەخۆشێکی لەبەر دەستێتە هەیە، کاتێکی گۆ مرۆڤێکی بریندار لەجەمتە هەیە، تێ چاوە دەستێ خۆ درێژ بکەی بۆ کەسێکی درێژ. نازانم کاتی گۆ مەڵتەیارە سوار دەبن ئەو کەسی گۆتێن تعلیماتی سەلامەت بۆ مەدەبێژن. دەبێ کاتی گۆ دەختی ئۆکسیجین کێم بوو دەبێ ئەو ئۆکسیجینە دادەکەوێ دەجە تەنبیه دکن دەبێ دەستپێکێ لخوا بکە پاشی منالی خوا بکە. کاکە کاتی گۆ برایەتە بریندارە، کاتی گۆلاشێک لەبەر دەستێتە بریندارە، درابێ دەستێ خوا 10 کیلۆمتر ji بیر dikê bi hezarên kîlometre dişiyênê Xezayê welay awa cerîmetekî gelekî mezin e. Pîwîst e îro meşyar bin, îro kesî Kurd ji xeyra Kurd nîne. Xeza maşallah ji Xwedê re 22 dewletî Ereb li pişta wê ne, 57 dewletê Musulman li pişta wê ne, Umem Mutehîde li pişta wê ye, dunya xir li pişta Xezayê. Ka kî xwelî li ser pişta te ye.